سەرباری ئەوەی پۆلیسی ئێران کامێرەی لە شوێنە گشتیەکان داناوە بۆ ناسینەوە و سزادانی ئەو ژنانەی کە حیجابیان نەپۆشیوە هاوکاتی سووربوونی دەسەڵاتدارانی ئێران لەسەر جێبەجێکردنی پلانی سەپاندنی حیجابی زۆرم لێ بەسەر ژناندا، بەڵام ژنانی تاران ڕەخنە دەگرن لە پلانەکانی هێنانەکەی چاودێری بۆ جێبەجێکردنی سەپاندنی ڕێساکانی جل و بەرگی زۆرم لێ. بە دڵنیاییەوە شتەکان خراپتر دەکات، چونکە من بینیومە هەر لەو کاتەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ناوبەناو ئەو شتانە بڵاو دەکرێتەوە کەسانی دیکەی هاوتەمەنەکانی خۆم لە سەرتاسەری شارێکەدا بەڕەنگاری دەبنەوە. هەرچەندە ڕژێمی ئێران دەیەوێت ناڕەزایەتیەکان لە ڕێی سەپاندنی پۆشینی حیجابەوە بچووک کاتەوە، بەڵام زۆرێک لە ژنانی ئێران نانەوێت وابەستەی ئەو ڕێسایانە بن. هەرچەندە ناڕەزایەتیەکانی ئێران بەهۆی سەپاندنی حیجابەوە نەبووە، بەڵکو ڕەخنە و گازندەی ڕژد و گرنگ هەبوون هەر لە سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین و ئازادی گشتیەکان و کوشتنی خۆپیشاندەران و تا بارودۆخی سەختی ئابووری و بژێوی ژیان تێگڕا بوون بە هەوێنی ناڕەزایەتە جەماوەریەکانی هاوڵاتیان. بێگومان ئەو ناڕەزایەتیانە تەنها بەهۆی حیجابەوە نەبووە، لە زۆر کێشەی ئێرانەوە سەرچاوی گرتووە کە حیجابی زۆرم لێ بچووکترینیان بووە. ئەگەر حیجابەکە بکەنە خۆبەخشانە زۆر باشتر دەبێت. سەپاندنی یاسا و ڕێسایەکی لەو جۆرە بە ناچاری و زۆرم لێ بەسەر ژنانی ئێراندا بۆتە جێی ڕەخنە و ناڕەزایی. ئەم وەڵامە تونند و زۆرم لێیە بە دڵنیاییەوە یا شتەکان خراپتر دەکەن یان بەرەو هیچ شوێنێک ناڕوات. هاوکات هەندێکی دیکەش دەڵێن پۆشینی حیجاب دەبێت خۆبەخشانە بێت. حیجاب شتێکی خۆبەخشانەیە، کەسەکە خۆی دەبێت بڕیار بدات کە ئایا دەیەوێت سەرپۆش بدات بەسەریدایان نا. پێم وایە بە زۆرم لێ و ناچاری ئەنجامێکی پێچەوانەی لێ دەکەوێتەوە. خۆپیشاندان ناڕەزایەکانی ئێران هە لەسەر وەختی مەرگی ژیناوە تاوی سند. ژینا ئەمینی ئەو کچە کوردە تەمان 22 ساڵی لە کاتی دەست بەسەرکردنیدا لەلایەن پۆلیسی ئەخلاقی ئێرانەوە لە مانگی 9 ساڵی ڕابردوودا بە تومەتی پێشەرکردنی یاسای حیجاب گیانی لەدەستدا. هەر لەو سەروەختەوە هەندێک لە کچان و ژنانی ئێران وەک ناڕەزایەتیەک لە چکەکانیان لادەبن، بەڵام هێزە ئەمنیەکان بە شێوازێکی تونند و تیژانە ڕوبەڕووی خۆپیشاندەران و کچانی ناڕازی دەبنەوە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ و تەنانەت کۆمسیۆنی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکانیش دەسەڵاتدارانی ئێران هەر لەو سەروەختەوە تا ئەوڕۆکە هەزاران کەسیان دەستگیر کردو و سەدان خۆپیشاندەریشیان کوشتووە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.